دووسڕماتوو بۆتە چەقی ململانەیەکی نوێی نێوان پێکاتەکان. بەرەی تورکمانی و لایەنە تورکمانەکان داوای سربەخۆبوونی کارگێڕی شارەکە دەکەن. ئەوان پیان وایە پانتایی جوگرافی، ژمارەی دانیشتوان و پێگەی استراتیژی شایستەی ئەوەیە شارۆچکەکە ببێتە پارێزگایەکی سربەخۆ. ئەم داوایش وەک هەوڵێک دەبینرێت بۆ ڕزگاربوون لەو پراوێزخستنەی کە ساڵانەکە پێوەی دەناڵێنێت. ئێمە وەکو بەرەی تورکمانی عراقی و وەک پارتە تورکمانیەکان لەگەڵ ئەوە داین کە دووسخورماتوو ببێت بە پارێزگایەک یاخود ویلایەتێک، چونکە دەبینین دووسخورماتوو شیاوە بۆ ئەوە، چی لە ڕووی ژمارەی دانیشتوان و چی لە ڕووی پێگەی استراتیژیشەوە. دەشبینین کە خەڵکی دووسخورماتوو بە هەموو پێکاتەکانیەوە شایستەی ئەوەن ببنە پارێزگا، چونکە خەڵکی ئێمە ئێستا بۆ زۆر بابەت ناچار دەبن بچن بۆ تکریت یان بۆ کەرکووک. باشترین چارەسەریش بۆ گەلەکەمان و دانیشتوانی دووسخورماتوو ئەوەیە کە ببێت بە پارێزگایە. لەلایەکی دیکەوە لایەنە کوردیەکان دیدگایەکی تەواو جیاوازیان بۆ داهاتووی ئەم شارۆچکە دیێرینە هەیە. کورد پێداگری دەکات لەوەی دووسخورماتوو لە ڕووی مێژووی دیموگرافیەوە پاشکۆی پارێزگای کەرکووکە و داوا دەکەن بخرێتەوە سەر سنووری کارگێڕی کەرکووک کە ڕژێمی پێشوو لێی دابڕاندووە. سێنەتەوە لەم شارەیە ئەژێ هەندێک لەن تەوەکانی تر ڕێی بید بۆ چونیان جیاوازە، بەڵام ئێمە وەکو کوردی ئەم شارە پێمان باشە هەر سەر بە کەرکووک بین و لەبەرەوەی بەشێکی زۆر لە کەرکووک هەم لە گونجاندنی و هەم لە ڕووی ئیدارەدان و خزمەتەوەوانە کەرکووک بۆ ئێمە گونجاوتر بێن. لە نێوان هێڵکاریە جیاوازەکانی کورد و تورکماندا پێکاتەی عەرەبی پێشنیاری سێم بەرز دەکاتەوە. گەرچی بەرپرسە عەرەبەکانی ناوچەکە هیچ لێدوانێکی فەرمیان لەسەر گۆڕانکاریەکان نییە، بەڵام نایشارنەوە کە دژی هەر گۆڕانکاریکی بنەڕەتین لە پێگەی کارگێڕی دووسخورماتوودا. ئەوان پیان وایە مانەوەی شارۆچکەکە لەسەر پارێزگای سەلاحەدین باشترین بژاردەیە بۆ پاراستنی هاوسەنگی و بەرژەوەندەکان. هاوڵاتیانی عەراب هەمان ڕای بەرپرسەکانیان هەیە. ئێمە پارێزگای سەلاحەدینمان دەوێت، چونکە کارەکانمان لەوێیە، مامەڵەکانمان، ئۆتۆمبیلەکانمان و مۆڵەتەکانمان لەسەر ئەوەیە، کێڵگەی کشتتوکاڵی و سایلۆکانمان لەوێیە، کارتی فۆرمی خۆراکمان واتە هەموو شتێکمان لەسەر سەلاحەدینە. ئێمە حەز دەکەین دووسخورماتوو بخرێتە سەر پارێزگای سەلاحەدین، کۆمەڵێکیشان حەز دەکەن بخرێتە سەر کەرکووک، چونکە ئەوان تورکمانن، بەڵام ئێمە هەمومان عەرەبین. ئێمە پەیوەندیمان بەم شتانەوە نییە، نە بە عەرەب و نە بە سوننە و نە بە مەسیحی و نە بە هیچ شتێکی ترەوە. ساڵەهای ساڵە سێ پێکاتە لەم شارە ژیان دەکەن و نمونەیەکی جوانی پێکەوە ژیانیان خستۆتە ڕوو. بۆ لە مۆلا نازەمرێت ئەم کێبڕکەی کە بەرپرسانی هەر سێ پێکاتەکە هەیەنە لەسەر داهاتووی دووسخورماتوو کامیان براوە دەبن و دەتوانن خەڵکەکەی بگێننا لێواری ئارامی و خۆشگوزەرانی بگێنە ناوچەکە. دیار جەمال دەنگی ئەمریکا، دووسخورماتوو.